سەبارەت بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی گەرمیان کە خزمەت بە چینی کەمەندام و خاوەن پێداویستیەکە بە پلەی یەک و هەروەها چاودێری خێزان کە بریتین لە بێوەژن و گەورە کچ و پەککەوتە و دەستکورتەکان ئەو بەڕێوەبرایەتیەمان کە بەڕێوەبرایەتێکی زیندووە لە سنووری ئیداری گەرمیانە و لە سنووری بەڕێوەبرایەتی گشتیمان کارەکە ژمارەی سوودمەندانی کەم ئەندامی 5700 کەمەندامی هەیە ئەمە دوای ئەو پشکنینانەی کە کرا و دووبارە پشکنینەوەی کەمەندامانی کە کرا بە پوختی لیستەکانیان بریتە لە 5700 کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە هەر چوار قەزای کەلار و خانەقین و کفری و دووسخورمات و 7682 سودمەندی هەیە لە چاودێری خێزان کە بەداخەوە ماوەی 4 ساڵە موچە و امتیازاتیان ڕاگیراوە لە هەموو هەرێمی کوردستان و ئێستا وەزارەتمان لە ڕێگەی فۆرمێکەوە لە ساڵی 2020 بە تەنسیق لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری و بە ئاگداری ئەنجومەنی وەزیران لە هەوڵی گێڕانەوەی ئەو موچانەیە بە سیستەم و بە ئالێتێکی نوێ